لەمە دوات چەند کورتە ڤیدیۆیەک بۆ خوێندکارانی پۆلی نوێی بنەڕەتی بڵاو دەکەینەوە کە تایدا پرسیارەکانی ناو کتێبەکە و چەند پرسیارێکی فکری و چەند پرسیارێکی ڕێبەری پۆلی نوێی بنەڕەتی چی کار دەکەین ڕوونیان دەکەینەوە. لە ڕستەی مە خواردندانە ئەرکی چاوجی خواردن چێ واتە ئێمە خواردنمان داناوە. خواردن بابەجیان چاوگێکی دالیە لە زاری سەرۆکی دالەکەیدا بەدیار نەکەتیە. ئەگەر لە توی پرسی مە خواردنانە ئەرکی خواردن چیە تەماشای کردانە ئەوە کاری ڕستەکە بێت. کاری ڕستەکەی ئێمەیە. ما بریتە لە بکەری ڕستەکەمە ئەو کاری دانانەکەی ئەنجامدایە. ئەگەر بین پرسیارکەین واتە ئێمە خواردنمان داناوە. ئێمە چیمان داناوە؟ خواردن. ئەگەر هەر کاتێک پرسیار لە بکەر کرد بە وشەی پرسی چی یاخود کێ وەڵامێک هەبوو لۆ پرسیارەکەت ئەو وەڵام دێتە بەرکاری ڕستەکەمان. جا ئێمە کاتێک دەڵێن ئێمە خواردنمان داناوە کە دەڵێن مە خواردنانەیە بۆ واتای بەکاردێت. مە خواردنانەیە مە چی دانایە؟ خواردن دەبتە بەرکاری ڕستەکەمان. بۆیە بەرکاری بۆی دەناسمەوە هەر کاتێک بە وشەی پرسی چی یاخود کێ پرسیارم لە بکەر کرد وەڵامێکم هەبوو وەڵامەکەمان دەبتە بەرکاری ڕستەکەمان. دەتوانین نمونەیەکی وەربگرین بۆنە دەڵێن خوێندنمان تەواو کردووە. کە دەڵێن خوێندنمان تەواو کردووە یعنی ئێمە خوێندنمان تەواو کردووە. دەیەم پرسیار لە ئێمە دەکەین بە وشەی پرسی چی یاخود کێ. بەڵام زۆرین جارەکان بە چی پرسیار دەکرێت لە بابەتی چاوک بەکارهێنانی چاوک وەکو ناو. ئێمە چیمان تەواو کردووە دەڵێن خوێندن. خوێندن ئەرکی دەبێتە چی؟ خوێندن ئەرکی دەبێتە بەرکاری ڕستەکەمان. بەهیوام سول لە ڤیدیۆیەکە وەربگرن.